بەشێک لە هاوڵاتیان لە کاتی بوونی قەیرانەکان لەلایەن هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان دەڕژانە سەر شەقامەکان و فشاریان دروست دەکرد بۆ ئەوەی سەرچاوە داهاتیان نەوتی و نانەوتیەکان بدرێت بە حکومەتی عێراق. بەڵام هەمان ئەو کەسانە هەر کاتێک حکومەتی هەرێمی کوردستان کێشەکانی چارەسەر کردبێت و قەیرانەکانی تێپەڕاند بێت هیچ هەڵوێستێکیان نەبووە. تا لە کوانێکی مەدەنیش دەڵێت هەموو هەوڵێکی ئەو کەسانە بچووکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان بووە. تەنها مەبەستیان ئەوەیە کە دژایەتی قەواری هەرێمی کوردستان بکەن و بگەڕێنەوە ژێردەستی بەغدا، بەڵام کاتێک کە ئێستا هەرێمی کوردستان ڕێککەوتووە خۆشگوزاریان ڕووی هەرێمی کوردستان بکە ئەوان بێدەنجیان هەڵبژار بگرێت لە داهاتوو دەبینین کە هەڵوێستی تریان دەبێتن هەندێک لەوانە تەنها ئامانجیان بچووکردنەوە و هەوڵەکان لە ئەوەیە کە قەواری هەرێمی کوردستان لەناو بن. دوای ئەوەی شاندی حکومەتی هەرێمی کوردستان لەسەر ڕاستپاردەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی سەردانی بەغدای کردو لەسەر ڕەوانەکردنی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێککەوتن کە سەرۆکوەزیران بۆ جێبەجێکردنی بڕگەکانی پەیوەست بە هەرێمی کوردستان لە یاسای بودجا پێداگیری لەسەر دەکرد. ڕێککەوتنەکە کاردانەوەی هاوڵاتیانی لێکەوتوتەوە کە کاریگەری لەسەر بازار دەکات. زۆر باش دەبیتن چکە کە مەحاش بدرێتن هاوڵاتانی شپاریان بەردەست دەکەویتن یان جوولەی بازار پێدەکەویتن. بەس ئەوەی دژی ئەو ئارەیەکە ئەو پارەنێ بالۆخاندن بچی لێدەن جەنابی سەرۆک ئەوی شەی کرد. جەنابی سەرۆک عەندڵ خۆشیە ئەو مەعاشەها ژیان دەبژێتەوە عایلە یعنی کابرا قورب مەعاشەکەی لەسەر ئەو ئارەیە مەعاشەکەشینی یعنی شەکەی ڕاوە دەستی بەرێ. ڕێککەوتن لەگەڵ بەغدا لەسەر بنەمای دەستور یەکێک بۆ لە ئامانجەکانی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان لە کاتی ڕاگەاندنی کارنامەی حکومەتەکەیدا مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕاگەاند کاری لە پێشینە گەشەپێدانی هاوبەشی بنیاتنەر و سەقامگیرە لەگەڵ بەغدا و دەستور بنەمایەکی جەوهەریە لە گفتوگۆکاندا. ڕێککەوتنی شاندی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی عێراق لەبارەی شایستەداراییەکانەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دڵخۆشکەر بوو. ئەو ڕاستیەشی سەلمان کە سەرۆکوەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان هەوڵ و بەدوادەچوونەکانی بۆ ئەو بوو کە مافەکانی خەڵکی کوردستان لە چوارچێوەی دەستوردا بەدەست بێ. ئەو لایەنانەش کە گرێویان لەسەر شکست هێنانی هەوڵە دەستوریەکان دەکردەوە گرێوەکەیان دۆڕان. شەیمەبایس کوردستان 24 هەولێر.